مەراسمی سوێندخواردنی سەرۆکۆماری 12هەمی ئێران ئێوارەی ئەمڕۆ لە پاڵلەمانی ئەم وڵاتە بەڕێوە چوو. ئەم مەراسیمە کە لە خولەکانی پێشوو بەیانی بەڕێوە دەچوو، ئەم ساڵ کاتژمێر 5 ئێوارە دەستی پێکرد. لە مەراسیمەدا 8 سەرۆککۆمار و 19 سەرۆک پارلەمان لە وڵاتانی یابانی بەشدار بوون کە لە وڵاتی عێراق دکتور فواد معسووم وەک سەرۆککۆماری ئەم وڵاتە بەشدار بوو. سەرەتای مەراسیمەکە بە مارشی نەتەوەی ئێران دەستی پێکرد و دوایی چەند ئایەتێکی قورئانی پیرۆز خوێندرایەوە. دواتر سەرۆکی پاڵلەمان چەند وتارێکی پێشکەش کرد و داوای لە سەرۆکی دەسەڵاتی دادپەروەری کرد کە مەراسیمی سوێندخواردنی سەرۆککۆمار بەجێبێنێ. و از رؤسای جمهور محترم کشورهای ارمنستان، عراق، کره شمالی، مولداوی، زیمبابوه، افغانستان، پادشاه لسوتو، قوه قضاییه خواهش میکنیم که بیاناتشون رو آغاز کنید. الله رب العالمین والصلاة والسلام علی محمد و آله الطاهرین. با سلام و درود به روح بلند و ملکوتی بنیانگذار، من به عنوان رئیس جمهور در پیشگاه قرآن کریم و در برابر ملت ایران به خداوند قادر متعال سوگند یاد می‌کنم. دوای مەراسیمی سوێندخواردنی سەرۆککۆمار حەسەن ڕوحانی چەند وتارێکی پێشکەش بە ئامادەبووان کرد. و منوط به توسعه علمی و تکنولوژیک در کشور است. در 4 دهه گذشته پیشرفت‌های قابل که نتیجه پیروی از اصول حکمت، عزت و مصلحت در سیاست خارجی بوده است. اما باید به هوش باشیم که حفظ این دستاوردها و استمرار توفیقات کشور مستلزم برخورد. ئەمڕۆ لێرە لە پارلەمانی ئێران بە بەشداری بەرپرسانی باڵای ئێرانی و یابانی حەسەن ڕوحانی سەرۆککۆماری هەڵبژاردووی ئێران لەبەردەم نوێنەرانی خەڵکی ئێران بە فەرمی و بە یاسایی سوێندی خوارد. ئاکۆ شەمسەدینی، گەلی کوردستان، تاران.